خۆشەویستان ئەو دنیایی کە ئێمە ئێستا تێیدا دەژین ناونیشانەکەی چییە؟ ئەو دنیایی کە ئێمە خۆمان گوناهبار دەکەین لەسەری جەنگ لە پێناوی ئەم دنیادا دەکەین، گوناه و تاوان دەکەین، خوا لە خۆمان تووڕە دەکەین لەبەر ئەم دنیای. ناونیشانی دنیاش ئەوەیە خوای گەورە دەفەرمێ كل من عليها فان، هەرچی لەسەر ئەم زەویە بێ ئەبێ بمرێت. ئەوە ناونیشانی دنیایە، هەمووی دەبێ ئەم دنیای بەجێ بهێڵێ. بەڵام ناونیشانی قیامەت چییە؟ ناونیشانی قیامەت بە هیچ شەوانەوە خوای گەورە دەفەرمێ خالدین فيها حسنت مستقرا ومقاما. ئەوەی لە بەهەشتا بێ بە هەتایی دەمێنێتەوە لە باشترین و خۆشترین جێگادایە. کەواتە ژیانی دنیا کۆتایی دێ، بەڵام قیامەت کۆتایی پێنایە. بۆیە ئەمڕۆ هەڵی بژێرە کام ژیانت دەوێ. ڕێگای خوات بەرداوە بگەڕێرە بۆ ڕێگای خوا، خوات لەبیر چووە بگەڕێرە بۆ ڕێگای خوا. خوای گەورە بە بیری خۆت بهێنەوە، چونکە دڵنیابە هەرچەندێک بەهێز بی، هەرچەندێ دەوڵەمەند بی، هەرچەندێ بەقووت بی، هەرچەندێ دەسەڵاتدار بی، ڕۆژێک دێت لە کفن دەتپێچنەوە. جا کام دنیای هەڵبژێرین بۆ خۆمان؟ دنیایە کە کۆتایی پێدێ و سیقەی نییە، کە ئەمڕۆ چەند کەس وەکو من و تۆ ئێستا حالین زیندۆ و دەجوڵێت، بەڵام ئێوارە لەناو گۆڕایە. ئەمە هەڵبژێرین باشە. یا ژیانێک کە کۆتایی پێنایە بە خۆشی و بە شادی بەبێ خەم و خەفەت و کێشە و مشکیلە. ئەگەر خۆشیت دەوێ، ئەگەر دەتەوێ، ئێستا کەسێک لە ئێمە زۆر جار مناڵێک دەبینین خۆزگەی پێدەخوازین، ئەڵێن بەخوا بۆ خۆی مێشکی سافە، خەمی نییە، خەفەتی نییە، کێشەی نییە. ئەوانەمان گەورن حەز ناکەین مناڵ بینەوە، حەز ناکەین وەکو مناڵ بێ کێشە بین، بەڵام نابێت. بەڵام لە بەهەشتا مناڵ چییە؟ ئەوەی خەم بێ، ئەوەی خەفەت بێ، ئەوەی ڕقوچینە بێ، ئەوەی حەسادەت بێ، ئەوەی نەخۆشی بێ، ئەوەی کێشە بێ، ئەوەی فەقیری بێ، هەژاری بێ. هیچ شتێک لە بەهەشتا نییە. بە ملیۆنەها ساڵ لەگەڵ خێزانەکانی خۆتا ئەژیت، وشەیەکی ناخۆش لەیەکتری نابیستن. هیچ کێشەیەکت نییە. ئەوە ژیانی دنیای، ئەوش قیامەتە. بۆ خۆت ئەمڕۆ دەتوانی هەڵی بژێری. بۆی ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ عەبد هەموو بەندەیەک شەقەی باڵی دێ و دەڕوات، ئیتر یا بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم. ئەوە کۆتایی ئەم ژیانەیە. فەریق فی الجەنە وفەریق فی السەعیر. خوای گەورە دەفەرمێ کۆمەڵێ بۆ بەهەشت، خوای گەورە کەسانەمان بگێڕێ کۆمەڵێکیش بۆ ناو ئاگری دۆزەخ. ئێمە ئێستا حالێن لە ژیان داین، بەڵام دوای مردنمان دەبینە دوو بەشەوە. جا پێویستە کام ڕێگامان پێخۆشە، بەهەشت یا دۆزەخ، دەبێ ئەو ڕێگایە بگرین. بێگومان کەس دۆزەخی پێخۆش نییە بەدەمی، بەڵام بەکردەوەش بیسەلمێنە کە تۆ بەرناتەوێ بڕۆی بۆ دۆزەخ. زینا مەکە، واز لە نوێژ مەهێنە، ڕیبا مەخۆ، خوشکی بەڕێزم خۆت ڕوت مەکەرەوە، سەرت پۆشتە بێ، باگیانت پۆشتە بێ، بە شەرم و بە حەیاوە بژی، چونکە دڵنیابە ئەم ژیانە هەر کۆتایی دێ. هەرچەندێ جوان بی، بەخوا ڕۆژێک دێ ناشرین دەبیت لای خوای گەورە ئەگەر کردەوەی خراپت هەبێ.